بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگەکە ئاگربەستەکە بە شوێ دەگاتەوە دۆخی جەنگ ڕووداوەکان چۆن لیان بڕوانی ئاماژەکان چیمان پێ دەڵێن پێدراوە سیاسیەکان لێدوانەکان چیمان پێ دەڵێن ئایا ئاماژەی دەستپێکردنەوەی جەنگەکەن گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک مەسعود عەبدولخالق لاولێرە و ڕاستەخۆ لەگەڵمانە کاک مەسعود سڵاو لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە پێی خوێندنەوەکانی تۆ دۆخی ئاگربەستە بەکوێ دەگات ئایا درێژە دەکێشێت بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستان خۆشبی وەڵاهی ئەو پرسیارە لەسەر ئاستی جیهانی بوویتە پرسیارەکی قورس یعنی ئێستا هیچ سەرچاوەیەک لە جیهان باش پێشبینی پێ ناکرێت لەبەرەوەی ناتوانین ئێمە لەسەر ئەساسی لێدوانەکانی ترامپ هیچ قسە و لێکدانەوەیەک بکەین چکە بە سەعات دەگۆڕێ لە ناو یەک گفتوگۆدا قسەکانی پێچەوانەی یەکتریە تەنها دەتوانین زیاتر بنوارینە ئەوەی پێی دەگوترێ وەزعی ناوەخۆی ئەمریکا ناو کۆنگرێس ئابوووریەکەی یان ئەو بودجەی کە سەرفی دەکەن تا ڕادێک تینگتانکەکان یان دەنگدەری لایەنی جەمهوری و دیموکراسی ینی دەبی بچین بەلای ئەوانەدا بزانین ئەو شەڕە بەلای چێدا دەچی لە ڕاستیدا ئەو شەڕە لە یەکەم جاردا کە تەقدیر کرا بە چەند ڕۆژێک ئەوە دەرنەچوو ئەوەی ترامپ داوای کردو لەگە نەتەنیاهۆ کە خەڵکی ئێران هەستن و ئەوەش دەرنەچوو وەزع گۆڕا بەڵام لەگە وەزع گۆڕانیش هێشتا کارتی گەورە یان بابرین دەست پێشخەری شەڕ و ئاشتی لە دەست ئەمریکا و ئیسرائیلە نەک لە دەست ئێرانە ئێران وازح دیارە تەنها توانیتی خۆڕا بگری و حەزیشی لێ شەڕەکە کۆتایی بەڵام هیچ متمانەیەکی نییە لەسەر ئاستی جیهانیش تەشجیعی ئەو جارە تەشجیعی ئەو شەڕە نییە دۆستەکانی ئەمریکا نە ناتۆ ناوەخۆ نەتەوە یەکگرتووەکان ینی وەکوبرەی شەرعیەتی دووەلی زۆر لە دەست ترامپ نییە وە لە ناوچەکەش ڕاستیەکەی هەست دەکرێ کاریگەری ئەو شەڕەی بێجگە لە هەندێک وڵاتانی عەرەبی کە لە ڕووی مالی کامیلەن لەو شەڕێدانە خەڵکی تر زۆر لەو شەڕەی مرتاح نییە یان لە چارەنووسی هەتا دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیا یان پاکستان ئەفغانستان یان عێراق و حتا میلەتی کورد یان لە چارەنووسی ئەو شەڕەی زۆر زۆر مرتاح نییە لەبەر ئەوەی بەلای کەمی کە عامیلەکی گشتیە گرانیەکی زۆر گەورەی پێوەیە لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی ناوچەکە ئەو دوایە گۆڕانکاریەکانی زۆر لە قازانجی ناوچەکە نییە بە تایبەتی کە ئیسرائیل باڵا دەست دەبێ تورکیا زۆر نیگەرانە لەو ناحەیەی لەولایەش گۆڕانکاریەکانی تر مەسەن وەکو میلەتی کورد ئەویش نیگەرانە لە دەرفەتی کەم تێدایە مەترسی زیاتر تێدا هەموو ئەوانە وامە لێ دەکە کە برین شەڕبوون زەحمەتە بەڵام مستەحیل دەڵێ مەترسی زۆرترە لە دەرفەتەکان ئەبەت لە بۆ کورتیان لە بۆ من ناوچەکە باسی کوردت کردوتت بۆ کوردیش دەترسێ وڵا دەزانی ئەمن وەک خۆم وای تێدەگەم لەو سەدەیەی لە سەدەی 21 واتە 26 ساڵ دەبی قۆناغی وها ناسک و مەترسیدار ڕووی بەڕووی ناوچەکە و میلەتی کورد نەبییتەوە دووریانێکی زۆر ناوشت هەندێک شتی ظاهر تەمەشا بکەین یعنی ئەوەی ئێستا کە نەتەنیاهۆ دەرێ ئێمە وەکوبری هاوسەنجی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین نارێ سنوور دەگۆڕین ئێمەش ئەو هاوسەنجیە لە ناوچەکە لە بۆمە باش بوو سنوور لە بۆمە خراپ بوو یعنی ئەگە سنوور گۆڕین وایە و هاوسەنجەکەمە لە بۆمە زۆر باش بوو بزانە یعنی ئەوە پێچەوانەی ئەمنی قەومی کوردە خاڵش کەش ئەو مەجلیسی سلمەی لە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە و ترامپ سەرۆکایەتی دەکا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگە گۆڕا و تەسلیمیان کرێ ڕاستی هەمووی ناحەزی کوردن ئەجە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی داهاتووی کە خۆیان ڕسمیان کردیا دەرن ئێمە احتیمام بە مەرکەزیەت دەدەین حتا جاروەیە دەرێن مەلەکی باشترە لە جەمهوریش یعنی ئەوانە هەمووی مەبادی گەورەی مەترسیدارن لەسەر کورد دەرفەتەکانی ژەوەیە تو هەر دەوڵەتە کە دەڕوخێ لە بۆ کورد تا ڕادەیەک باشە لە بۆ ئەو پارچەی کورد بەڵام
دووبارە مدەکەی کەمە ینی بۆ نموناگە ئێران ڕوخا کوردستانی ئێران 4-5 مانگ دەتوانی وەکووری ئازادیەکچی وەرگری پاشان ئەوەی دێتە جێی ئێران یان ئەوەی دێتە جێی عێراق بەڕاستی ئەوانە زۆر دوژمنی کوردن و هاریکاریەکی ئیقلیمی دروست دەبیت دژی کورد لەبەر هەندێک ڕاستی دەرفەتەکان کەمن تا ڕادەکی زۆر کەم بەڵام مەترسیەکان زیاترن. باشە کاک مەسعود کەواتە بە پێی قسانە بێ سیاسەتی ئەمریکا ئێستا لە ناوچەکە بە بڕوای تۆ بە خازانجی کورد نییە؟ خۆی ئەمریکا نا ئەگەر برین ئەمریکا چکە ئەمریکا و ڕۆژئاوا ئەوە 25 ساڵە 30 ساڵە زیاتر ئێمە دەپارێزن ئەوە هیچ گومانی نییە و وڵا ئەوە دەبی ئەمە مەمنون بین و ئەگەرنا وڵاتانی ناوچەکە ئەنفال لەسەر ئەنفالیان دەکرێت بەڵام خودی ترامپ سیاستەکەی زۆر سیاستە چ خراپە ڕاستی ئەو 2 ساڵەی ماوە ئەم زۆر بە مەترسیدا دێم لە سەکر هەر ڕۆژی یەکەمیش کە ترامپ دەرچوو ڕاستی مەترسی واگەر زۆر جوان زەین دێ سیرەی ترامپ لە جەولەی یەکەمیش کاتە سەر حکم ئەو گورزە گەورانەی بەبەر کورد کەوت هەموو لەسەر دەستی ترامپ بوو ینی ئیدارەی ترامپ هەر جۆن بۆڵتن قسە چی کردگوتی ئیدارەی ترامپ بەڕاستی دۆستی کوردی تێدانە ئەو قسە پێم وایە زۆر تەواوە حەقەیە میلەتی کورد سەرکردایەتی کورد لەو دەمەی کە خەریکی ئیشی زۆر لابەلا و هامیشیە حەقەیە زۆر ئاگای لێبی بتانی کورد لەو قۆناغی ئەو 2 ساڵی کە ترە ماوە بە سەلامەتی بتانی بیپەڕێنیتەوە. باشە کاک مەسعود بۆچی ئێمە لە ئیدارەکەی دۆناڵد ترامپدا ئەی خەڵکی نزیکی دۆناڵد ترامپ دەبینی لە ئینستاگرام دەبینین کە ینی لە سەردەمی ڕووداوەکانی لە سەروبەندی ڕووداوەکانی ڕۆژاوادا زۆر بە خێرایاتە سەر خات و تەنانەت گەشتاوەی کە ئێستا تێڕوانی نێگلای دۆناڵد ترامپ پێش دروست بووە میشە بەڕێزەوە باسی کورد دەکا وەکو دۆستێک باسی کورد دەکا ینی زۆر بەشکۆ ناوی کورد دەهێنێ بۆ ئێمە پێمان وا بێ کاوان دۆستی ئێمەنین. وڵی ئیدارەکەی ئەم باسم ئینستاگرامە ئەوە لە کۆنگرێسە و دەورەکی زۆر باشی دیتەوە ئەگە و یاسایی ئەو دایڕەشیە سەرکەوتوبی وڵی بەڕاستی کورد دەپەرچکە سەرکردایەتی خۆمان مەجال هەبوو کورد لە مەترسی دەربچێنی ئەوی پێی دەگوترێت بەڕ ئەمان بەس بەداخەوە هەڵە و مەش سەرقال بوون بە کۆمپانیا و بە ئیشی حیزبی بچووک بچووک وای نەکرد کە میلەتی کورد لەو مەترسیە بە تایبەتی باشتر دەربچی بەڵام ئەو یاسایی ئەوەی لە کۆنگرێسی ئەمریکا بەڕاستی یاسایەکی زۆر باشاخوایە تەرکیزێکی زۆر هەبی تەشجیعەک هەبی لە بۆی بەدەست بێ ئەوە ڕاستە بەڵام ئیدارەکەی ترامپ و خودی ترامپ ڕاستیەوەندە دۆستی کوردنی ئەگەر 2 قسەی لەسەر کورد بە باشە بکە بەڵام 10 قسەی خراپە دەکا ئەو جارە یعنی داوای لە کورد کرد بێدە ناوجەنکە لە بۆ 1 ڕۆژ بە قسەی سعودیە و تورکیا تەراجعی کرد ئاجارە دەرێت چەکم دایتە مەجموعەتی و لیان خۆش نابم ئەو چەکانیان یعنی هەڕەشەی زیاترە لە کوردناک وەکو برێ مژدە و بەڵێن تۆ چۆن دەڕوانی تەو لێدوانی کاک مەسعود خێنەوە چیە بۆ لێدوانیەوەی کە دەڵێ چەکم ناردووە و بردویانە بە بڕای تۆ چیە ینی ئەم لوغزە چیە لەم بابەتەیە زۆرە پەیوەستی کەمەوە بە وەڵامێکی بەڕێز بافڵتاڵەوانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان و تێوچەکانە ئێماگامان لێی نییە لە سلێمانیەوە نەبراوە و یعنی ڕێک بەو شێوازە وەڵامیدایە دەزانی بەداخەوە سەرکردایەتی کوردە بابی تەعاملێکی زۆر دەستپاکانە لەگە عێراق لەگە نەتۆ یەکگرتووەکان لەگە وڵاتانی دەرەوە لەگە هەمووان وا مەشهوربوونەوە ئێمە دەستپاچین ئەمین و ئەمانەتین بەس زۆر بەداخەوە ینی مێژووی نوێی حرەکەی کوردی لەسەر دەستی سەرکردەکانی خۆمان جێی گومانە زۆر ینی تەمەشاکە چەندین مەلەفی گەورە گەورە لەسەر سەرکردە کوردەکان هەیە لەسەر مالی چەندانیان لە بەغدا دەرکراون و هاتونەوە ماڵی خۆیان لەسەر گەندەڵی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش یعنی چەند جارە راپۆرتی نێودەوڵەتی یانەوەی ویکلیکس کە دەرچوو و هەتا خودی ئەمریکاش ئەو تێبینیانەی هەیە لەسەر سەرکردایەتی کورد ئاخیر قسە ئەو فەزیحی ئەوە هەتا ئێستا نەتەقیتەوە ئیشاڵڵا ناتەقیتەوە بەڵام ئەوە ترامبی تەقێنیتەوە ڕاستی تووشی کێشەیەکی زۆر گەورە دەبین دیمەنی کورد زۆر لە جیهاندا ناشرین بی ئێستا حیزبەکانی کوردستانی ئێران هەموو ڕەتیان کردووە و دیارەوە یەکێتی نیشتیمانیش ڕەتی کردو حەقوێ بە سەربەرزانە حیزبەکانی تریش ڕەتی کەنەوە سەربەرز بن یعنی بنەمە چەکمان وەرنەگرتیە بێدەنجی
تەشجیعی ئەوەی دەکات شوبهەت لە بۆ بچی و لەسەر ئاستی جیهانیش پێم وایە ترامپ ڕۆژێک لە ڕۆژان لەو ماوەیدا دەیتەقێنیتەوە لەبەر هەندێک ڕاستی لەوەش مەترسیدارە یعنی ئاگا لێبی ئەو کاتی کە ئەگەر بە حیزبێکی دابێ ئێمە قازانج ناکەین لەبەر ئەوەی لە سەئاستی جیهان وەکو ناوی کورد ناشیرن دەبی و من لەو مەلەفەی ڕاستی بڕک مەترسیداریشم ینی ببتە فەزیحەک لە فەزیحەکانی بین واترگێت و ئیرانگێت و کۆمەڵک ئەو فەزیحانە هەیە لە دنیا یعنی زۆر دەترسم ئەو بە ملک کورد دابێت کە ئێمە لەو قۆناغیدا پێویستمان بۆ ئینیا ینی تەمەناکی کە بە زوی حزبەکانی دیکەش وەڵام بنەوە گەر لایەوان نییە و زانیاریان نییە بڵێ نێمەیەکی لەبارەوە نازانی وڵا بە تاکید ئیشاءالله لای هیچ حزبێکی کوردی نییە وەلەوە من بەخۆم یەکم لەوانە مەعارەزە بەڵام ئەو ئیشە هەز دەکەم ئەوەی لە هەولێریان پێدرن حیای کورد دەچی یعنی حیای کورد دەچی بەڕاستی ئەگەر ئەوە ئەتو چەکرد وەرگرتوی یعنی جوابت چبی لە ئێستاوە حەقوایە چارەسەرێکیان بکەین و ئیشاءالله خوازیارین هیچ حیزبێکی کوردستان وەریان نەگرتووی باشە یاک مەسعود گەڕێنە سەر باسی دۆخی جەنگەکە وتی دێرە ناخوازەیە جەنگەکە ڕوو بداتەوە بەڵام دەبینین زۆر توندیشە ینی لە مەرجەکانی خۆی هیچ سازشێک ناکە ئەبازاراکسی دەڵێ ورمز دەکەینەوە سوپای پازاران دەڵێ نایکەینەوە دانی وا پێدەچێ لە نێوانیشدا جۆرێک لە ناکۆکیە بێ ڕاجایی هەبێ جیاوازیە بێ و تەنها چەک بەدەستەکان قسە یەکلاکەرەوە بکەن قسە چیە لەسەرەوە وڵی من وەک خۆمەوە نایبینم ئێران لە ماوقعی وەکبرێ هێزدابی چکە ژێرخانی زۆر خراپ وێران کرێت ئەنی ئەمریکا لە دوور لە جەنجی تەکنۆلۆژیای ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل زۆر ینی سەرکەوتوترن یان زاڵترن لە بەسە ئێران ناوچەکە بەڵام ئێران یەک شتی توانیتی خۆڕاگری توانیتی لێنەگەڕێ بین ئیسرائیل و ئەمریکا سەرکەوتوو بیت بەس ئەوەی توانێ یعنی خۆی ری سەرکەوتوو نەبووە بەس نەیهێشتووە ئەوانی سەرکەوتوو یان نەیهێشتووە ترامپ بتوانانی وتارێک لە بۆ میلەتی ئەمریکا و جیهان بدابرێم نها سەرکەوتوو بووم ها ناتۆ من بێ ئێوە ها وڵاتی سین ئەوە پەیامەکەم لە بۆ نار رووسیا یان ناوچەکە جیهانی عەرەبی ئێوە ساڵانە بە ئاشکرا بە نهێنی سەرانەتەندا ئێستا بە ئاشکرا بیدەن جەماعەتی ئیتیفاقی ئیبراهیمی وەرنە مەیدان و هەموو ناوی خۆتان کەشف بکەن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جاڕی ڕێکەوتنامەی ئیبراهیمی بدەن یعنی ئێران هێشتان لەمپەرێکی گەورەیە لە پێش ئەو پرۆژانەی ترامپ باشە پێ دوایە ئێرانی دوای جەنگەکە و ئێرانی پێشوو دەبێت دەتوانێت وەکو پێشووتر مامەڵە بکە ینی بۆ نمونەیە سەش بە هەوای جارانەوە ئەوەتانێ بزانێرەکان ئەمەژە بۆ دەکەن دەڵێن قاعانی هاتووە بۆ بەغدا و دەیەوێت لەوێ زەخت لایە زەشیعەکان و چارچەیە مانگی بکە لەبارەی کاندیدی سەرۆکوەزیرانەوە پێ دوایە وەکو جاران گوێ لێ دەگرن قسەی دەخوا قسەی دەڕوا خۆی ڕاستیەکەی من لە ئەوەلی هەتا ئاخری ئەو ڕێم جیایە کە عێراق بەو شێوازەی کە باز دەکرێ و نوسخەکە لە ئێران و حەماس لەبەردەستی ئێرانە و ینی یەکجار وها نییە عێراقە ینی ڕەنگە زۆر شتەیە ئێران نەیویستوی بەڵام لە عێراق کرایە ینی ڕاستە بەس ئەمریکا و ئێران پێکەوە نفوزیان هەیە لەسەر عێراق ڕاستی عێراق خۆی وایە ینی پێکاتەکەی وایە ئیمتیداداتی هەیە مەسن ئیمتیدادی سوننا زۆر لەژێر کاریگەری وڵاتانی عەرەبیە ئێمەی کورد بە خۆمان نزانین چۆنە ئەوە شیعەش لەژێر کاریگەری شیعی عالەمی ئەوە هیچ شک و گومان لەوەی نییە لەبەرچی ناوی لە عێراقدا دەوڵەتی پێکاتە ناوی دەوڵەتی مواتەنە نییە قۆناغی مای عێراق نەگەیشتە ئەو قۆناغی لەبەر هەندێک بەڵام یەکجار وهاژ نییە ئەم پێم وایە ئێران گورزی زۆر گەورەی بەبەرکەوتووە و ماوەی زۆر دوور و درێژ دەوێتە خۆی ڕاست دەکاتەوە و ئێستا حەزی لەو شەڕی نییە چکە زەرەر زیاتر دەکات بەڵام کە شەڕی توش بووە وەکو لە هەولێری گوتی دەستی باش کردیتەوە ڕاستیەکەی ڕەنگە هەر دەوڵەتەشکە بواە ئەوەندە خۆی پێڕانە دەجێت چکە ڕاستیت با پێ برێم تەوەقعی زۆران حتا لە هەندێک حیزبی کوردستان و هەندێک سەرکردەی کوردی جواب بوو لە 3 ڕۆژ تا 6 ڕۆژ ئەو شەڕە دەخایانی و تێک دەچی ئیتر تا هەر یەکێک کە خوێندنەوەی وابی تەبعاً بیناش بینای سیاسی و عەسکەری و قانونی و
بینایی اقتصادی لەسەر ئەو بۆچوونان دەکات دوایە هەڵە دەردەچی. ئەمریکا و ئیسرائیل تا ڕادەیەک لەو ناحیە بە هەڵەدا چوینە، بەڵام هێشتا کارتی گەورەیان لە بەردەستیدایە. ئێران کارتی گەورەی لە بەردەستدا نیە، کارتی گەورەی ئەوەیە ئەو هورمزە بەرگریەکەیتی و گەروی مەندەبە، یعنی ئەوانە تا ڕادەیەک گەروی مەندەب هەتا ئێستا بەکار نهاتیان، پێم وایە وەکو دوا کارت ئەگە ئەو شەڕێ ئەو جارە بکرێ بەکاری دەین. باشە تاک مەسعود، کەواتە ینی بە بڕای تۆی کە ئێران تەنها لە قۆناغی بەرگریدایە وەگەر ئێرەش بکەنەوە سەری جارجارەویش موشک تێدەگرێت و درۆن دەنێ بە وڵاتانی دراوسێ و دۆستەکانی خۆشیەوە. ئەنی بڕوا دوایە ئەمە ڕوودەداتەوە بەم زوانە. دوێنێ باز لەوە دەکرێت دۆناڵد ترامپ کۆبوونەوەیەکی کردووە لە ژووری ئۆپەراسیۆنەکان لە واشنگتن، لەوەیە کۆبوونەوەیەکی کردووە و بەرپرسەکانەوانی کە نزیکن لە خۆیەوە لەگەڵیدا بوون. پێ دوایە ئەمە بۆ دەستپێکردنەوەی جەنگە، پێ دوایە جەنگ بەم زوانە ڕوودەداتەوە دوایەوەی کە سوپای پازاران وتی گەروی هورمز نەکراوەتەوە. خۆی ئەگەر زۆر ورد تەمەشای بارودۆخی جیهان بکەین، بابڕین ئەمریکا، ئەوروپا، ناتۆ، ئیسرائیل بەرژەوەندێکی زۆری لەو جەنگەیدایە. ئەو دەیەوێت یەکجاری ئەوی پێی دەگوترێت ئەمنی قەومی ئیسرائیلی ڕاستی جێگیر بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەڕەشەی لەسەر نەمینێ. ئاو هیچ دوودڵ نییە لەو شەڕی، بەڵام ئەمریکا و ترامپ ڕاستی زۆر دوودڵن، لەبەرەوەی بوویتە هۆی ئەوەی جاروی ئەمریکا درێم لە ناتۆ دەردەچم. هەمزانە ینی زۆر ینی وەکو برەی درزەکی زۆر کەوتە بەر سەر هاوپەیمانی کە نزیکەی 100 ساڵە، 100 و نزیکەی 6 ساڵە ئەو هاوپەیمانی هەیە تێک نەچێت ئێستا خەریکە تێک بچی. یعنی زەختە ئابوووریەکە، زەختی بودجە لە ئەمریکا، ئەوجە وەکو برێ فشاری دەنگدەر، ڕێک نەکەوتنی دیموکراتەکان و کۆماریەکان و دەنگ لە ناو کۆماری، ئەوانە ڕاستی تاڕادەیەکی زۆر ڕێگرە لە ترامپ. ئەگەر ئەسباب موجەبەی و موافقەی ترامپ تەمەشا بکەین لەبارەی شەڕاگرتن، گوتیان پێم باشە ئێمە بچین نەفتی ئێران لە بۆ خۆمانوی، بەڵام میلەتی ئەمریکا ئەوەی پێ باش نییە لەبەر هەندێ و شەڕادەگرن. یعنی ئەو قسە هەتا ئێساش بە قووەتە، کەواتەوانە هەموو وا دەکەن ترامپ زۆر دوودڵبی لە هەڵگیرسانەوەی شەڕ، بەڵام نەتەنیاهۆ ئەو دوودڵیەی نییە. لەبەرەوەی پێم وانییە جارێ وەکوبرەی ڕاستە هەڕەشە دەکرێت. هەڕەشەکان لە پێناوی ئەوەیە ئەمریکا بێتە ژێرباری دانوستان و ڕێککەوتنێک کە قووەت وەکوبرەی تۆخمی قووەت بداتە پامێکی ترامپ لە بۆ جیهان و لە بۆ ناوچەکە و لە بۆ خۆی کە برێ ئێمە سەرکەوتی. باشە، پێ دوای ئیسرائیل بەتەنها دەتوانێت و کارە بکە، یعنی ئیسرائیل بەتەنها بەبێ ئەمریکا جەنگ دەست پێ بکاتەوە. هەڵبەتە ئامانگیان نەبێ، بەڵام ئەمریکا خەریکی جۆرێک لە دانوستان بێ، یاریکردن بێ بەکار لەم ناو ئیسرائیل ئەو کارە دەست پێ بکاتەوە. خۆی ئەو کاتە دەکرێت کە ڕێککەوتنەکی نهێنی وەکوبرەی سیناریۆیەک دابڕێژرێت کە ئەمریکا لە ژێرەوە تێدابی، بەس بە ئیعلان نەکردن. یعنی خۆی یەک دوجار لە شەڕی 12 ڕۆژەکەی وابوو سەرەتا تەنها ئیسرائیل شەڕی کرد، دوایە ئەمریکاتن. خۆی لە سەرەتاش ئەمریکا لە هەمووی تێدا بوو، ئەقمار سناعیەکانی یان هەرچی ئەزیزەی لە مەداری جیۆسی ئەمریکای هەبوو هەمووی بەکارهات لە بۆ ئەو شەڕەی لە پێناوی خزمەتی و یارمەتیدان و زانیاری لە بۆ ئیسرائیل. بەڵام ڕاستە خۆتن ئەوە دەکرێت با ئەوە بەو شێواز دەکرد، بەڵام بە تاقی تەنها ئیسرائیل بستە شەڕەکەی لەگە ئێرە نا پێم وانە سەرکەوتوبی و تووشی زەرەر و زیان دەبی زۆر. باشە، کەواتە ئێستا مامۆسانی چاودێرانی سیاسی ناتوانن پێشبینی بکەن کە جەنگەکە ڕوودەداتەوە یاخود نە. پێ دوایە ئێران بەو شێوازە هیلاک بووە کە بە مەرجەکان ڕازی بێ. دەزانی خۆڕاگری ئێران تاڕادەیە گورەی ترامپی ڕوخان بە تایبەتی کە هەموو مؤسساتەکانیان بەکارە، ئەوانەی کە کوژران هەموو خەڵکیان هینایە جیان و هەڵبژاردننی ڕابەر، یعنی وەکو برێ ئومێدی ترامپ بوو ینی ئەو پرۆژەی تاڕاتەیەک لاواز کرد کە بە ماوەی کەم یەکلا بکرێتەوە و ئێران بگۆڕدرێ. یعنی ئەوە لەبەر هەندێک ڕاستی دوودڵیەکی گەلک زۆر هەیە وەکو باسم کرد. وە لە لایەک تریش ترامپ لێدوانەکانی زۆر پێچەوانی یەکتریا،
لەبەر هەندێ ڕاستی پێشببینی ناکرێ یعنی لەسەر ترامپ ئاخۆ چ دەکا سبەینێ یعنی هەتا سعاتش کە بەخۆشی ڕاستی بەخۆشی خۆ لێدوانەکانی وایە کەس نازانیت چ دەرێت یعنی ئەوە ئێستا بووە کوبرەی بوویتە ڕایەکی گشتی جیهانی کە ترامپ قسەکانی ئاعتیمادی ناکرێتە سەری دەبی لە قوڵتر تەمەشا بکەی دەبی لەو دیوی وەزع و بەرژەوەندی ئەمریکا ئەوانە تەمەشا بکەی دەبی لۆبیەکان تەمەشا بکەی دەبی کۆمپانیایەکان تەمەشا بکەی یان دەبی تینک تانکانەکان تا ڕادێک یان ئەوەی پێی دەگوترێت دەوڵەتی قوڵ لە ئەمریکا چەندە دەوڵەتی قوڵ لە ئەمریکای وەکو خەڵک بازەکە بەو شێوازەی نییە ڕاستیان ئەوانەی کە لێمان دیارن ئەوانە دەوڵەتی قوڵن. باشە کاک مەسعود بە بڕوای تۆ ینی لە ئێستەوە خۆناغێکی جیاواز لە بۆ وڵاتانی کەنداویش دەست پێ ناکە بۆ وڵاتانی خەلیج بۆ بەشێک لە وڵاتە عەرەبیەکان هەندێکیان تەنانەت دۆستی ئێرانیش بوونە و هێرشی دەکردنە سەر ینی بە پەیوەندیەکانی خۆیاندا بچنەوە ئەگەر چی ئێران ڕێکەوتنیش بکە بەڵام ئەوان دەبێت بە پەیوەندیەکانی خۆیاندا بچنەوە ینی مان بۆ نمونە دۆستایەتی زۆری لەگەڵ ئێراندا بوو هەوڵی زۆری دا تەنانەت بۆ ئاشتیش بەڵام ئەو هێرشی کردە سەرەوێژ ئەوێشی نەپاراست ینی دەستی لێژ نەپاراست ینی قۆناغێک بێتە پێشەوە کەیتر بە پەیوەندیەکاندا بچنەوە لەگەڵ ئێراندا. وڵی ئەوە ئێران ئەگەر باڵێن لە ئێران ڕادەست پێ بکەین حەخوایە بە خۆداچنەوەکی گشتی نەکرد ئەوە ینی حتا لەو قەزیەی فەڵەستین ینی قەزەی فەڵەستین قەزێکی ڕاوایە زاڵم و مەزلومی تێدایە ئێمەی کورد لە ئەنگری مەزلومین دژی زاڵم بەڕام کە وڵاتانی عەرەبی و میلەتی عەرەب بەخۆیان لای ئیسرائیلی بین ئێمەی کورد چ بکەین ئەو جارە نۆبەتی ئێرانە ئێرانە تو چی یعنی چ دەکەیت چ عیلاقەت بەو قەزێ بەو شێوازەی کە خۆت کردی تا ساحێب و ئەزیێت و ئازارە زۆری میلەتەکەی خۆت دەدەی یعنی ئەوە حقوێ پێداچوونەوە بکە ئەو جارە پێداچوونەوەی تر زیاتر ڕووی لە ناوە خۆ بکە و پێداچوونەوەی تر بەڕای من هەڵوێستی کورد ئەو جارە تا ڕادەیەکی باش بوو ینی نەچوونە ناو هیچ پرۆژەکی ترامپ بەخۆ دەزانی زابوتیانە داوای لە کورد کرد خۆ ئامادە بکەن لە بۆ شەڕ نەیان کرد یعنی ئەوە چەند جارەکە کورد نیەت پاچی بەرامبەر ئێران پیشان دەدا یعنی حقوەیە کورد ئێران ئەو چاکەیە لە بیربی هەر چار پارچەی کوردستان و کوردستانی ئێرانیش یعنی قسە و گفتوگویان لەگە بکە و هیچتر ئەو دەربەدەریان نامینێ و ئاشتێک لە بۆ خۆشی قازانجا ئەوە لەو ئێرانەوە دەکە پێ دوای ئێرانەوە دەکا ئەوەی لە بەرچاو دەبێت خۆتان لە دۆخی زۆر لاوازدا مامۆسا ئەوەی سەوتان لە دۆخی زۆر لاوازدا کەچی لە بری چاکە و پیاوەتی و سپاسی کورد بکە درۆن تێدەگرێت خەڵکمان لێ شەید دەکا کورد شەید دەکا وڵای ئەوە ڕاست بەڵام ئاگات لێبی هەندێک شتی تریش هەیە ینی ئەم با ئەوەی باز نەکەین هەندێک خەتای ئەمەش دەبی بە خۆداچوونەوە بکەین بە هەڵەدا نەچین بە لێکدانەوەی هەڵی هەندێک قەومی و بەعسی و هەندێک ئەوانەی کە کوردانوێ هەر خەڵەتێنن دژی عێراق دژی ئێران یعنی ئەمە لە پێناوی مەسلحەتی ئەمنی قەومی خۆمان ئیش بکەین نەک لە پێناوی هیچ ئەجندایەکی تورکیا یان قەومی عەرەبیەکان یان بەعسیە پیسەکە یعنی دەبی زۆرمان ئاگالیبی بەڵام بەگشتی ئەمن تاییدی قسەکەت دەکەم ئێران حەقوایە بە تایبەتی لەگە کوردی خۆی چکە لەگە کوردی بەشەکانی تر لە چاوانی تر تاڕاتەیەک باشتر بووە بەڵام لەگە کوردی ناو ئێران وەڵایی باش نەبووە یعنی حەقوایە ڕویان تێ بکە و مافیان بداتێ و ئەوەی لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیە کاکە هەرەوەی ئەو ئاەتەی کە دەرێت جعلناکم شعوبا وقبائلا بای ئەوەندەیان بداتێ حەق خۆیتیان ولا میلەتی عەرەبیش ڕاستی ئەوجا پێداچوونەوەکە لەوانش بکەین یعنی ئێستا وڵاتانی خەلیج پارە و پولەکی یەکجار زۆریاندا ئەمریکا ینی نێزیکەی 4 تا 5 تریلیۆنیان دایتەوە هەندێکی تریش ئامادەیە ینی نەبووە هۆی ئەوەی بپارێزرێن کاتەوانیش پێویستیان بە پێداچوونەوە هەیە ئەو جارە ئەگەر تێبینەوە بکەی ینی وڵاتانی خەلیج هەڕەشەی کشانەوەیان لە جامیعی عەرەبی کرد چۆن ئەمریکا هەڕەشەی کشانەوە لە ناتۆ دەکا یعنی ئەوانیش هەڕەشێ یعنی کاتە هەمووی درزە هەمووی ناکۆچیە لە پێناو ئەو شەڕە لەبەر هەندێک دەرین شەڕێکی زۆر کاریگەری خراپە لەسا ناوچەکە هەموو پێویستیان بە خۆداچوونەوە هەیە. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شیکەرەوەی سیاسی سپاس کە لەولێرە لەگەڵمان وی سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس خۆشەویستان پشوویەکی کورت و